چیرۆکی ونبوونی ئەلێکسی تەمەن 7 ساڵانی بەریتانی جیاوازە چونکە دوای 6 ساڵ لە ونبوونی لە وڵاتێکی دیکە دۆزرایەوە. ئەلێکس لە شاری تۆلۆزی باشووری ڕۆژئاوای فەڕەنسا دۆزرایەوە. پۆلیسی بەریتانیا سەرقاڵی لێکۆڵینەوەی لە هۆکارەکانی ونبوونی و هەروەها گێڕانەوەیەتی بۆ نێو خێزان و کۆمەڵگەکەی. چیرۆکی ئەلێکس پڕە لە دەردەسەری. پێشتر دادگەی بەریتانیا مافی چاودێریکردن و بەخێوکردنی بەنەنکی سپارد بوو چونکە بەپێی راپۆرتە پزیشکیەکان بارودۆخی دایکی ناجێگیر بوو. کاتێک ئەلێکس تەمەنی تەنها 11 ساڵ بوو، میلانی باتی دایکی ئەلێکس مۆڵەتی پشوو وەردەگرێت بۆ گەشتێکی وڵاتی ئیسپانیا و داوای کرد بۆ ماوەی 15 ڕۆژ کوڕەکەی بۆ ئەو گەشتە ببات و داپیرەشی ڕازی بوو. کاتێک ماوەی گەشتەکە تەواو دەبێت ئەلێکس ناگەڕێتەوە بۆ لای نەنکی کە لە مانچستەر دەژی و دواتر لە 10 ئابی 2007ەوە گەڕان بۆ ئەلێکس و دایکی دەست پێ دەکات. 6 ساڵی تەواو ئەلێکس و دایکی لە گەڕیدەیدا ژیان بەسەر دەبن لە هیچ جێگەیەک 6 مانگ زیاتر بەجێگیری نامێننەوە. کاتێک دایکی بە ئەلێکس دەڵێت دەچنە فینلەندا، ئەلێکس ڕازی نابێت و بڕیار دەدات لە دایکی هەڵبێت و بەرەو شاری تۆلۆز بەرە دەکەوێت. ئەلێکس ماوەی 4 ڕۆژ بەپێ دەبڕێت لە باخ و دارستانەکان خواردن دەخوات و دەمێنێتەوە. ڕێکەوتی سیانزەی ئەم مانگە و لە کاتژمێر 3 بەرە بەیانیدا فابیان ئاکسیدنی کە شۆفێرێکی تەکسی فەڕەنسیە ئەلێکس دەدۆزێتەوە. فابیان دەڵێت ئەلێکس بەژێر بارانێکی بەخووردا ڕێی دەکرد، سەرەتا سڵی دەکردەوە لەوەی گفتوگۆ بکات، دواتر پێی گوتبوو ئەو ڕفێنراوە. فابیان دەشتێت زۆر دڵخۆشم توانیمە هاوکاری بکەم، ئەو بە منی گوت کە دەخوازێت خوێندن تەواو بکات و ببێتە ئەندازیار. دواتر پۆلیسی فەڕەنسا ئاشکرای کرد کە هێشتا دایکی ئەلێکس نەدۆزراوەتەوە و بە گوێرەی زانیارەکان لە وڵاتی فینلەندایە. بە گوێرەی راپۆرتە پزیشکەکان ئەلێکس تەندروستێکی باشی هەیە و هێمن و لەسەر خۆیە، ئەو خاوەنی زیرەکیەکی باڵایە.